بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی دووەم. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. وەفدی کورد لە میێوانداری سەرۆک کۆماردا. عەسری ئەو ڕۆژە ئامادەی بانگێشتی شێوکردنەوەیەک بووین لە کۆشکی کۆماری لەلایەن سەرۆک کۆمارەوە. پێشەوەی بچینە هۆڵی شێوکردنەوە بردیانین بۆ ژووری سەرۆک کۆمار. سەدام لە ژوورەوە بوو. سەرۆک کۆمار بە خێراتنێکی گەرمی کردین و بە بارزانی و گەلی کوردیدا هەڵگوت. ئیدریس دیاریەکی باوکمانی پێشکەش کرد کە خەنجەرێک بوو. ئیدریس کە خەنجەرەکەی پێشکەشی سەرۆک کۆمار کرد وتی: خەنجەر لای گەلی کورد نیشانەیەکی پیرۆزە. پێشکەشکردنی ئەم خەنجەرە بە تۆ ئەوە دەگەێنێ کە چەکی پێشمەرگە لەمڕۆ بەدواوە تەرخان دەبێ بۆ داکۆکیکردن لە سەرجەمی گەلی عێراق. فەرمێسک زایە چاوەکانی سەرۆک کۆمار و ئەویش لە وەڵامدا وتی: ئەم ڕۆژە لە بەختیارترین ڕۆژەکانی ژیانی منە. ئەنجاوتی 3 کوڕم هەن و محەممەد ئازیزترینیانە لام. ئەمەش ئیشارەتی کرد بۆ سەدام: خزممە. دەزانێت چەندە دڵم بەو کوڕەمەوە بەندە. من پێشکەشی دەکەم بە بارزانی. پاشان لەگەڵ سەرۆک کۆماردا گواسمانەوە بۆ هۆڵی پێشوازی. ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش و ئەندامانی حکوومەت و سەرکردە گەورەکانی سپا و چەندین کەسایەتی ڕۆشنبیر و هونەرمەند و سیاسی وەک عەزیز محەممەد سکرتێری حیزبی شیوعی و ئەدیبانی وەک محەممەد مەهدی جەواهیری و زۆری تر لەناو بانکراوەکاندا بوون. لەو شتانی لەیاد من ئەوەیە بەکر بەلای جەواهیری شاعیردا تێپەڕی، دەستی بۆ درێژ کرد و تەوقەی لەگەڵ کرد و پێیوت: ئەبوو فڕات ئەمڕۆ ڕۆژی تۆیە و دامانەوەیە جوانی بڵیت. جەواهیریش وەڵامی دایەوە. وتی: خوا مەیلی لێبێت دەبینیت. جەواهیری نامێکیشی دامێ بۆ بارزانی. هەروەها چەندین نامە و بروسکەی پیرۆزبایی بەسەر وەفدی کووردا داباری کە یەکێکیان بروسکەی پێشەوەی سۆڤێت بری جنێڤ بوو. ژمارەیەکی زۆر لە باڵیۆزە باوەڕ پێکراوەکانی دەوڵەتانیش لە بەغدا بەم بۆنەیەوە سەریان لە وەفدی کورددا. لەناو ئەو باڵیۆزانەدا بە شێوەیەکی تایبەتی باسی باڵیۆزی کۆماری عارەبی میسر دەکەم. لەو سەردەمەدا پەیوەندی نێوان عێراق و میسر گەیشت بووە ڕادەی گیر و گرفت و لە یەکدا بڕان و عەبدولناسر نامەی پشگیری یا پیرۆزبایی بە بۆنی ئەم ڕێکەوتنەوە نەنارد. دکتۆر مەحموود عوسمان بە ناوی وەفدەکەمانەوە داوای لە باڵیۆزی میسر کرد تکای ئێمە بگەێنێتە سەرۆکی میسر کە بروسکەیەکی پشگیری بۆ دەسەڵات بەدەستانی عێراق بنێرێت. باڵیۆزیش کاکەی ئێمەی گەیاند. سەرۆکی میسر لە ئەستی ئەو خۆشگومانیەدا بوو کە ئێمە پێمان هەبوو. باڵیۆز بە شادمانیەوە هاتەوە بۆ لامان، بروسکە و پشگیری و پیرۆزباییەکی پێبوو. بە شێوەزاری ڕەسەنی میسری وتی: والله هذا على شان خاطركم. واتە بەخوا ئەمە لەبەر خاتری ئێوە بوو. سەرۆک کۆمار لایەکی کردەوە بەلای ساڵح مەهدی عەماشدا و پێیوت: پێویستە ئێوە و ئەندامانی وەفدەکە بڵاو ببنەوە و بەرنامەیەک ئامادە بکرێ بۆ سەرلێدانی چەند شارێکی تریش لە شارەکانی عێراق. بەو پێیە بڕیاردرا ئیدریس و نافیز و من و محەممەد مەحموود سامی بەشی ساڵح مەهدی عەماش بین و بڕۆین بۆ سەرلێدانی شاری بەسڕە. ڕۆژی 13 ئاداری 1970 ڕۆژی سەرلێدانی بەسڕەمان بوو. کاچوین سەیر دەکەین جەماوەری ئەم شارە هاتوون بۆ پێشوازی کردنمان. پێشوازیەکی ئێجگار گەرم و گوڕ و باجۆش و کەموێنە بوو. پاشان بە باڵەفڕەیەکی هێلیکۆپتەر لە بەسڕەوە چوون بۆ ڕمێلە بۆ سەرلێدانی چاڵە نەوتە تازە دۆزراوەکانی ئەوێ. بەڵام باڵەفڕاکە ڕێی هەڵە کرد و چوینە خاکی کوێتەوە. پاشان بە مەینەت گەشتینە سەفوان. ئەماش ویستی لە باڵەفڕاوانەکە بپرسێتەوە کە بۆچی وای کرد. بەڵام ئێمە بووین بە تکاکار و نەمانهێشت. ئەوانی تریش دابەش بوون و چوون بۆ شارانی تر. باکر و سەدام و ئەوانی تر لە سەرکردایەتی حیزب و دەوڵەتدا جەختیان لەسەر ئەوە دەکرد کە ئیدریس ببێ بە جێگری سەرۆک کۆمار. بەڵام باوکم قایل نەبوو هیچ یەکێک لە کوڕەکانی پلەیەک لە دەوڵەتدا وەربگرن. بۆیە حەبیب محەممەد کەریمی پاڵاوت، بەڵام حکومەت ئەوی نەویست بە بیانووی ئەوەوە کە حەبیب بە بنەچە ئێرانیە. ئەم پلەیە هەروە بە چۆڵی و بێکەسی مایەوە تا پاش دەستپێکردنەوەی شەڕ لە 1974دا. ئەو کاتە تەها محەیەدینی بۆ دانرا. لە 18 مانگدا نامەیەک لە بارزانیەوە هات داوای تێدا کردبوو
من یا ئیدریس یەکێکمان بگەڕینەوە و ئەوانی تر لە بەغدا بمێننەوە. من گەڕامەوە و ئەوان مانەوە. پاشان دەستکاری وەزارەتیش کرا و ئەمانەی خوارەوەی چوونە ناو. ساڵح یوسفی وەزیری دەوڵەت، محەممەد مەحموود عەبدوڕەحمان سامی وەزیری کاروباری باکوور، نووری شاوەیس وەزیری کار، نافیز جەلال وەزیری کشت و کاڵ، ئیحسان شێرزاد وەزیری شارەوانیەکان. برادەرانی ئەندامی وەفد هەمویان لە 27 ئاداردا لەگەڵ وەزیرە نوێیەکان گەڕانەوە بۆ کوردستان بۆ وەرگرتنی ئامۆژگاری و ڕێبەدەییەکانی بارزانی. پاشانیش لێژنێکی تێکەڵ بە ناوی لێژنەی ئاشتیەوە بۆ جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتنامە 11 ئادار پێکات. لێژنەکە لەبەری حکوومەتەوە لەم کەسانە مرتەزا حەدیسی سەرۆک، سعدون غەیدان و خالید عەبدولحەلیم و شوکری حەدیسی و سەرکردەی فیرقەی دوو ئیسماعیل تایە نعێمی ئەندام و لەلایەنی کوردیشەوە لە محەممەد مەحموود عەبدوڕەحمان سامی و ساڵح یوسفی و نووری شاوەیس و نافیز جەلال بە ئەندامەتی پێکاتبوو. ساڵ یەکەمی ڕێکەوتنەکە زۆر کار جێبەجێ کرا و ئیشەکان بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەڕۆیشتن، وەک ئەوە کە 10 دینار مانگانە بۆ خێزانی هەر شەهیدێک بڕایەوە و 12 بەتالیۆن پێشمەرگە هەریەکەی 500 ئەندامی هەبێ بە ناوی پاسەوانانی سنوور پێگەێنرا و کارەکە وا ڕێکخرا کە پەیوەندیان بە وەزارەتی ناوخۆوە بێت. هەروەها چەکی هەموو جاشەکان کۆن و نوێیان داماڵدرا، پاشان دەرکەوت ئەو چەک داماڵینە تەواو نەبووە. ساڵێکی نەبەر ناکۆکی سەری هەڵدا و گیر و گرفت دەرکەوت و ڕۆژ لە دوای ڕۆژ کەڵەکەی دەکرد و وردە وردە ئەو گەرمی و کەف و کوڵەی لە پێشەوە هەبوو کە تازە دەستکرا بوو بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لە مەیداندا نەما. هەر لەو ماوەی یەکەمدا 3 ڕووداوی پڕ مەترسی ڕوویاندا. یەکەمیان ئەوە بوو چەند کەسێکی سەر بە نەو شیرۆ مستەفا لە جاشە 66ەکان لە 14 ئاداری 1970دا نارنجۆکێکی دەستیان فڕدایە قوتابخانێکی کچانەوە لە سلێمانی. ئەوەی کارەکەی کرد گیرا و لە داردرا. بەڵام ئەوەی فیتەکەی لەژێر سەردا بوو کە نەوشیروان بوو توانی هەڵبێت بۆ نەمسە. دووەمیشیان لە ڕۆژی نەورۆز 21 ئاداری 1970دا ڕوویدا، کاتێک کە جەماوەری بەغدا ئاهەنگی جەژنی نەورۆزیان دەگێڕا، زرتە بۆزەکانی ئەمن کادری چالاکی شیوعی محەممەد خدریان فراند و بە شێوەیەکی دڕندانە سزایاندا و لاشەکان لە سەدر لە قەنات فڕێدا. ئەم تاوانە نیشانەیەکی خراپی ئەوە بوو کە ڕژێم لە ژێرسایی ڕێکەوتنامەی ئاداردا نیازی کردنی چی جۆرە تاوانگەلێکی دەرحەق کەسانی تر هەیە. بارزانی زۆر بە تۆندی ناڕزایی خۆی لەم ڕووداوە دەربڕی. ڕووداوی سێمیش لە مووسڵ ڕوویدا لە 12 نیسان. تاخمێک لە جاشەکانی لە تۆزێباری و مەحێ هەرکی بە هاندانی ئەفسەری ئیستەخباراتی فیرقەی چوارهێرشێکیان بردە سەر بارگای لقی یەکی پارتی دیموکراتی کوردستان لە مووسڵ. لە ئەنجامی ئەو هێرشەدا پێشمەرگەیەک شەهید بوو، دوانیش بریندار کران. ڕژێم بانگەشەی کرد کە وەکاری توند و تیژی لە ئەس دەدرێژی کەراندا کردووە، بەڵام لە ڕاستیدا هیچی نەکرد. سەردانم بۆ سلێمانی و کارکووک و هەولێر. کۆمەڵانی ڕۆژنامەنووسان لە 2 مانگی نیسان و ئایاری 1970دا لە وڵاتگەلی جیاجا و لە بیر و باوەڕ و نەتەوەی جیاجا لە عارەب و ئەوروپایی و ئەفریقایی و ئاسیایی و ژمارێکی زۆر لە وڵاتە سۆشیالیستەکان و وڵاتە عارەبەکانەوە بەسەر بارەگای شۆڕشدا دابارین. زۆریان پێوە خەریک بووین بە پێشوازیکردن و بەڕێکردن و بە چاوپێکەوتن و گفتوگۆ لەگەڵکردن و زانیاری پێدانیان کە هاتبوون ئەو زانیاریانە وەربگرن. هەروەها بەشی زۆری سەرۆک جاشەکانیش هاتن بۆ لێبردن خوازی و بیان و هێنانەوە لە جایشایەتیان و بۆ ڕاگەیاندنی پەشیمانی و تۆبەکردن و داوای لێخۆشبوون. بارزانیش لیان خۆش دەبوو. بڕیاریش درا ئەندامانی سەرکردایەتی پارتی بکەونە گەڕان بە ناوچەکانی کوردستاندا بۆ ئاگاداربوون لە بارودۆخی ئەو ناوچانە. بڕیار درا من و دکتۆر مەحموود عوسمان و فەڕەنسۆ هەریری و شەکیب ئاکرێی و محەممەد عەزیز و ساڵح مەحموود سەر لە ناوچەکانی سلێمانی و کەرکووک و هەولێر بدەین. ئیدریسیش لەگەڵ ئەو کۆمەڵەدا بوو کە سەریان لە ناوچەکانی مووسڵ و دوهۆک و زاخۆدا. ڕۆژی 24 ئایار وەفدە حیزبیەکەمان بەرەو سلێمانی کەوتە ڕێ. لە ماوەی ڕۆژانی نێوان 25 ئایار و 1 حوزەیراندا لە سەردانی هەورامان و شارە زور و شار باژێڕ و دووکان بووینەوە. هەروەها سەرمان لە هەموو بارەگاکانی پارتی و سوپای شۆڕشدا. جاماوەری ئەو ناوچانە جوانترین پێشوازیان لێ کردین.
لە هەڵەبجەش بەشداریمان لە بیرەوەری شەهیدبوونی سەرکردا عەزیز ئەتروشیدا کرد. لە سلێمانیش لە کۆبوونەوەیەکی بەربڵاوی ڕۆشنبیران و نووسەران و هونەرمەندانی کووردا بەشدار بووین. لە 2 حوزەیراندا لە سەردانی سلێمانی بووینەوە و ڕوومان کردا کەرکووک. عەسری هەمان ڕۆژ جەماوەرێکی زۆر لە یاریگەی شاردا کۆبوونەوە. بڕیاردرا نوێنەرێکی حیزبی بەعسیش لەو کۆبوونەوەیەدا بەشدار بێت و تەها جەزراوی بۆ ئەم نوێنەرایەتیە دەستنیشان کرا. لەوانەشە دەستنیشانکردنی ئەم پیاوە شتێکی دەسان قەس بوو بێ و مەبەست ئەوە بوو بێ ترسولەرزی پێ بخرێتە دڵ و دەرونی کۆمەڵانی خەڵکەوە. کۆڕێکی کراوە ڕێکخرا. تیایدا یەکێک لە هاوڵاتیان ئەم پرسیارەی کرد: ئاخۆ کەرکووک شارێکی کوردستانیە؟ وەڵامم دایەوە: بەڵێ کەرکووک کوردستانیە. ئەوەش بۆ چوونێکی پێچەوانی ئەمەی هەیە با بگەڕێتەوە بۆ مێژوو باش لێی ورد بێتەوە تا لە قسەکەی من دڵنیار جەماوەر لە خۆشی وەڵامەکەی من شێت بوون. وتاف و دروشمدان بە ئاسماندا بەرز بووە. جۆش و خرۆشێکی خوێن گەرمی بوو. کەم جارشتی وە ڕوودەدا. بەعسیەکانیش بێدەنگمانەوە و هیچ ناڕەزایی و ڕەخنەیەکیان لێ دەرنەکەوت. گەڕامەوە بۆ جەخەتکردن لەسەر قسەکەی خۆم و وتم: بەڵێ کەرکووک بەشێکە لە کوردستان. تەها جەزراوی لە شوێنەکەی خۆیدا جۆڵەی پێکەوت و پاسبوونی بە ئاشکرا پێوە دیار بوو. بڕیار وە بۆ عەسر بچین بۆ مەکتەبی ڕێخستنی بەعز لە کەرکووک و پاشان بچین بۆ شێو خواردن و ئەندامانی مەکتەبی ڕێخستنی بەعز میێوانی لقی سەی پارتی دیموکراتی کوردستان بن. بەڵام ئەم بەرنامەیە هەڵوەشێنرایەوە. هەر لە کەرکووک سەرمان لە زۆر قەزا و ناحیە و دێهاتی کوردی وەک کفری و تووس خورمات و چەمچەماڵ و ناوچەی گەرمیان و شوان و شێخ بزەینیدا و تێکەڵاوی جەماوەر بووین و چوینە ناو خەڵک و سەرمان لە بارەگاکانی پارتی و سوپای شۆڕژگێڕدا. بەتالیۆنی 5 قەرەداخ بە شێوەیەکی تایبەتی سەرنجی ڕاکێشین، چێ لە ڕووی لێهاتووی و چێ لە ڕووی ڕێکوپێکی و چێ لە ڕووی مەشق پێکراویەوە. وەک باشترین یەکە لە ناو یەکەکانی سوپای شۆڕژگێڕدا هاتە پێش چاومان. گومانیشی تێدا نییە ئەمە هەمووی بۆ زیرەکی و لێزانی و لێهاتووی حەمید بەرواری و یارمەتی دەرەکانی دەگەڕایەوە. بروسکێکم لە بارزانیەوە پێگەیشت داوای لێ کردبووم دەست بەجێ بگەڕێمەوە بۆ حاجی ئۆمەران، چونکە ئەرکی ئەوەم خرابووە ئەستۆ لەگەڵ شێخ محەممەد خالید و ڕەبیعی کوڕیدا بڕۆم بۆ دەرەوەی عێراق. دکتۆر مەحموودم بەجێهێشت. ئەو چوو بۆ خانەقین و من گەڕامەوە بۆ هەولێر. لەوێ سرم لە لقی 2 پاشان لە بارەگای هێزی دەشتی هەولێردا و لە 5 حوسەیراندا لە حاجی ئۆمەران بووم. لە 8 حوسەیراندا سەدام حوسێن و حەردان عەبدولغەفار و چەندین کەسی تر هاتن بۆ حاجی ئۆمەران. دەرکەوت لە قسەکانی کەرکووکم بێزار و ناڕەحەت بوون. سەدام لە حوزوری بارزانیدا گلەیی لێ کردم و داوای کرد لەم جۆرە ڕێکەوتانەدا چاودێری بەرژەوەندی باڵای عێراق بکرێ. بەرنامەی ئەو وەفدەش کە لەگەڵ کاگی ئیدریس ڕۆیی بۆ باتینان هەر وەک نامەی وەفدەکەی ئێمە بوو. زانیم ئەوانیش سەریان لە ناوچەکانی مووسڵ و دهۆک و زاخۆ و شنگار و بارەگاکانی پارتی و سوپای شۆڕژگێڕ لەم شوێنانەداوە و چاویان بە جەماوەری گەل کەوتووە و هەمان پێشوازی گەرمیان لێکراوە کە لە ئێمەش کرا. بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە مرۆڤ فاش ئەو قوربانیدانە مەزنانە و ئەو خوێنە زۆری ڕژا پاداشتی سەرکەوتن و ڕنگدانەوەی لە ناوگەلی کووردا وەربگرێت. ئێمە هەستمان دەکرد کەوا پێشمەرگە و ئەندامانی پارتی لە ناو ڕۆڵە سادەکانی گەلدا چێ پایە و پلەیەکیان هەیە. ئەو پایە و پلەی هیچ پایە و پلەیەکیان ناگاتێ، هەر یەکێک لەو ڕۆڵە سادانەی گەل لای وا بوو. ئەگەر پێشمەرگەیەک یان ئەندامێکی پارتی ڕێی بکەوێتە ماڵەکەی، ئەوە شەرەفێکی گەورە و هەڵاوێردەیەکی تایبەتی پێدراوە و مایەی شانازی پێوەکردنی دەستگیر بووە.